دەچینە لای تەوەر یەکەمی گفتوگۆکانمان لەبارەی تەوەرەکانی بەرنمەکەوە بێگومان ئەوەی کە باز دەکرێت لەبارەی ڕێکەوتنی لایەنەکان لە سەرپێکێنانی حکوومەت ئەو تەنگەژە و ئەو ئاستەنگانی کە هاتوتە بەردەم گفتوگۆکان لە دوای هەڵبژاردننی پێشوەختە ئەو بابەتانەی کە باز لە دەست پێشخەریەکانەکرێ هەم دەست پێشخەرەکەی موختەدا سەدر لە چوارچێوەی ئەوەی کە پێی دەوترێ هاوپەیمانی ڕزگاری نیشتیمانی کە چل ڕۆژیدا بە هەماهەنگی هەم ئەوەی کە هەماهنگی چوارچێوی شیعەکانیش کە ئەویش باز لەوە دەکات کە چەند خاڵێکیان خستوەتە ڕوو بۆ ڕێکەوتنی لایەنەکان بۆی کە حکوومەت پێک بهێنرێ و لە تازەترین نیشانە ئەوەی موختەدایە بۆ لایەنە سەربەخۆکان ئێمامانەوە گفتوگۆی هەموو ئەمانە بکەین بزانین باشترین دەرچوون لەم تەنگەژەیە چییە باشترین چارەسەر چیە بۆ دەرچوون لەم تەنگەژەیە ئەم بابەتە تاوتوێ دەکەین لەگەڵ بەڕێز هیوا عوسمان کە بەڕێزیان ڕۆژنامە نووسن و ڕاستە و خۆ لە هەولێرەوە لەگەڵمانان کاک هیوا بەیانیت باش و سڵاو لێبێ من بە لە دوا ئەو بابەتانیا خود دوا پێشهات قسە بکەم کە سەبارەت بە پێکێنانی حکوومەتە موختەدا سەدری ڕێبەری ڕەوتی سەدر دەڵێ 15 ڕۆژ دەدەمە لایەنە سەربەخۆکان بۆی کە ئەوان بتوانن کوتلەیەک پێک بهێن و دواتر ڕێبکەون لەگەڵ لایەنەکانە بۆ پێکێنانی حکوومەت یعنی بۆ ئەو لایەنانەی کە زۆرینەی کورسیان هێناوە ئەمە ئاسان نەبوو بۆ لایەنە سەربەخۆکان ئاسان ئەبێ بۆ پێکێنانی ئەم کوتلەیە بەیانی باش کاکڕەنج سوپاس بۆ ئەم دیدارە تەبان دوێنێ تقریبا دووشتی جیاوازمان بین یاخود دووشتی هاوچەشن بەڵام لە دوو تەڕەفی جیاواز ئتاری تەنسیقی یاخود چوارچێوەی هاوە ئاهەنگی باسی کرد و بە هەمان شێوە باسییان لەسەر بەخۆکان کرد سەدریش بە هەمان شێوە هەرچەنە سەدر شتێکی سیر هەبوو بەرواری تویتەکەی هی 27 ڕەمەزان بوو وە لە دوێنێ بڵاوکرایەوە بەڵام ئەو بەرواری کە لەسەری نووسرا بوو 27 ڕەمەزان کە شتێکی نازەم سەرنجڕاکێش بوو بەلامەوە چۆن تەفسیرەکرێت دیار نییە تاکو ئێستا بەڵام تەوقیتەکانیان جیاواز بوو ئەوەی کە بینیمان هەردوو لە تقریبان پشت بە یاخود هەوڵەدەن سەربەخۆکان بۆ لای خۆیان ڕاکێشن دیارە هەردوو لابووی دەرکەوتووە کە کەس لەبەرەی ئەم بەرنایەتە لایەن یاخود هیچ لایەکیان ژمارەکانی بۆ تەواو ناکرێت هەر بۆیە چاویان لەسەر سەربەخۆکانە بۆ ئەوەی وەکو یەک کوتلە چل زیاتر ڕەنگەنەوەی نوێشی تێبکەوێت لەو حساباتەیان کە ڕایان کێشن بۆ لایەنی خۆیان و باسی ئەویان لەگەڵکەن کە ئەگەر بێت و ئەوان حکومت پێک بێنن ڕەنگە لایەنەکان زیاتر قبوڵیان بکە بەڵام وا تەحلیلەکرێ یاخود وا تەفسیرەکرێ کە پرۆسەی دەستپێکردنی پێکهێنانی حکومت لە هەڵبژاردننی سەرۆک کۆمارەوە دەست پێ ئەکات لە پرۆسەی هەڵبژاردننی سەرۆک کۆمارەوە بۆ ئەمەش کە ئەنجام بدرێ پێویستیان بە 220 کەس هەیە هەر بۆیە سەدر دیارە دەستی بۆ با بڵین بەتەمای سەربەخۆکانە بۆ ئەوەی کە بێن و ئەو ژمارەی کە پێویستی ئەبێت بۆ دەستپێکردن بە پرۆسەی پێکهێنانی حکوومەت ئەوجار لە سەرۆک کۆمارەوە دەست پێ بکەین دوایەوە بینە سەر حکوومەت پێویستی بە سەربەخۆکانە بێت هەر بۆیەش پێی وتون ئێوە حکوومەتەکە تشکیلکەن مشکیلەوان نابێت هەر بۆ ئەوەیە کە لەو ئاستەنگەی کە هەڵبژاردن 220 کەسەکە تێپەڕ بێت باشە کاکیوە پێشتر بینیمان لە بڵێن دانیشتەکان هەردوو دانیشتەکەی پەرلەمانی عێراق بۆ هەڵبژاردننی سەرۆک کۆمار یعنی سەیەکی پەکخەر توانی ئەو دانیشتانە ینی بەرداوامی نیسابی قانونی لەو دانیشتانە تەواو نەبێ ینی سەربەخۆکانیش لەو کاتەیە هەندێکیان نەچوونە ناو بڵێن دانیشتنی پەرلەمانەوە نیسابەکە تەواو نەبوو ینی چۆن ئەتواندێ قەناعەت بەم سەربەخۆیانە بکرێت کە ئێستا بتوانن لە یەک کوتلەیە کۆ ببنەوە بەشداری بکەن یعنی ئەمە ئاسان ئەبێ بۆ بە تایبەتی بۆ لایەنێکی وەکو ڕزگاری نیشتیمانی کە قەناعەتیان پێ بکات پێشتر قەناعەتیان نەبووە
هەروەکو وتم ینی سربەخۆکان یەک عنوانی گەورەیان هەیە سربەخۆ بەڵام لە ناو لە ژێر ئەم ئەنوانە جیاوازن بەڕاستی هەتا بینیمان لە دوو دانیشتەکەی پەرلەمانیش هەردوو لە ینی ئەو بوو ئەمەلیە بووم بە دوو بەشێک لە ناوە بوو بەشێک لە دەرەوە بەشێک لە دانیشتێک دانیش لە دانیشتنی دووەم نەهات بۆ ناو پەرلەمانەکە هەر بۆیە زەحمەتە بەڕای من کە هەمویان لەسەر یەک دیاخود یەک ڕێی کۆک بن هەر بۆیەش کە بینیمان لە ڕەنگە یەکێک لە شێوازەکان ئەوە بێت ئەوەی کە موقتەدا کردی ڕێبەری ڕەوتی سەدر کە مەجای ئەوەیان باتەیە کە حکوومەت پێک بێنن ڕەنگە بەوانیش بڵێ ئەوانیش پاش دوو هەفتەیەک کە نەیانتوانی حکوومەت پێک بێنن هەربێتەوە لای خۆیان بەڵام ئەوسان ناتوانن بڵێن ئێمە چونکە لە نەمانتوانی حکوومەت پێک بێنین لە دەرەوەی ئەو هاوپەیمانیەتە ئەبین ئەمە ڕەنگە هەر ئەوەش بێمەرامی سەدر لە هێنانیان بۆ ناو هاوکێشەکە باشە سەدر لە بەشێکی تری تویتەکەی ئاڵێ ئەگەر بکرێ ئێمە دەمانوێت هەندێک لە لایەنەکانی چوارچێوەی هەماهەنگی لەگەڵیانە ڕێک بکەوین بۆ ئەی کە بتوانین حکوومەت پێک بهێنین ئەمە جۆرێک لە پاشەکشێن نییە لە بۆچوونی پێشووی سەبارەت بەوەی کە پێویستە تەنها ئەوانەی کە پێیانەوترێ کوتلەی ئەکبەر یا کوتلەی گەورە ئەم تەشکیلی حکوومەت بکەن یاخود پێکی بهێنن نەخێر ئەو لە سەرەتاوە هەر وەکو چاودێر و شێکەرەوەش کە سیرمانە کرد ئەمانوت ڕەنگە بەو تەحالوفە سیانی کە ئێستا هەیەی یا هەوپەیمانیە سیانی کە ئێستا هەیەی نەتوانێت حکوومەت پێک بێنێ ڕەنگە باشترین شێوە ئەوە بێت تەبان ئەو سابیر لەوە ئەکرای پێش ئەوەی پارتی بڕیاری خۆی بات بەرەو ئەو تەحالوفە بڕوە بیر لەوە ئەکرایەوە کوردەکان بەیەکەوە یەکێتی و پارتی سونەکان و سەدر لەگەڵ چەند کەسانێک یاخود چەند کوتلەیەک کە لە ناو چوارچێوەی هاواهەنگیە بەڵام وا دیارە ئێران کاریگەری زۆرە لەسەر چوارچێوەی هاواهەنگی ناتوانن کەسیانتیانە کە بتوانێت دەرچێت لەو هاواهەنگیە خود لەو هاوپەیمانێتی و بێتە ئەمبەر لە سەرەتا تۆزێتەوە خۆ ئەکرا کە ڕنگ بێ هادل عامری بوو نمونە لەگەڵ بە کوتلەکەی خۆیەوە یاخود حتا عسایبی ئەهل الحەق ئەوانیش بێن بۆ ناو هاوپەیمانێتیەکە بەڵام مشکلەی گەورەی ڤیتۆی گەورەی سەدر ئەوەیە کە لەسەر مالکی هەیەتی تەوەقۆی ئەوەیانە کرد هیوای ئەوەیانە خواست لە سەرەتا کە ئەو هاوپەیمانیە تێک بن و بەشێکیان ماعەدە مالکی بێتە ناو هاوپەیمانێتیەکەی سەدر بەڵام نایتوانیەوە تاکو ئێستا ئەمەی کە باسی کرد لە مبادرەکەی شتێکی دووبارەیە پێشتریش باسی کردووە بە شێوازی جیاواز باش جگەل لەوە چوارچێوەی هەماهەنگی ژەر پێش ئەوەی کە سەدر ئەو قسانە بکە هەرچەندە تۆ ئاماژە بەواکەی کە شتێکی سەیرە تویتەکە ڕۆژی ینی 27 ڕەمەزانە بەڵام لەگەڵەوە چوارچێوەی هەماهەنگی کۆمەڵێک خاڵیان خستۆتە ڕوو هەم مخاتەبەی هەم بڵێ لەگەڵ مخاتەبەی شەقامی عێراقی پێکەن یاخود لایەنە سیاسەکانی عێراقی پێکەن هەم مخاتەبەی کوردیشی پێکەن بۆی کە بتوانێت بڵێن ڕێکەوتن بکاوە دوجار حکوومەت تەشکیل بکرێ ئەوەی چوارچێوەی هەماهەنگی زیاتر ئەوەی بەڕێی تۆ کەوکو چادرێکی سیاسی کامیان پێت وایە زیاتر ئەگەری جێبەجێکردنی هەیە لە هەردووچیانە بەڕێی من هەردوو ینی هەردوو لایەن هەر لە شوێنی خۆیانن بەڕاستی چوارچێوەی هاواهەنگی ئەوە مانگێک و تقریبەن دە ڕۆژیەی دابوونێکە بە حساب ئەوان حکوومەت پێک بێنن وازەحە نەیانتوانیوە ناشتوان ژمارەکانیان هی ئەوە نیێوایان لێ بکات کە حکوومەتێک پێک بێنن ئەمە لەلایەکی تریشەوە ینی ئەو مبادرەی کە دوێنێ بینیمان لیان هەمان قسە کۆنەکانە بە شێوازێکی تر باسیەکەن بەلای چوارچێوەی هاواهەنگی کوتلەی ئەکبەر یاخود کوتلەی زۆرینە ئەبێ لە پێکهاتەی شیعە بێت لە قسەکانیانە دیاڕاستە بەوازەحی باسی ناکەن بە ناو نایهێنن بەڵام ئەڵێ المکەون المجتمعی الأکبر جملەیەکی وا بەکارهێنێ کە دەلالەتی ئەوەیە کە ئەبێ کوتلەی زۆرینە لە شیعە پێک بێت ئەو جالایەنەکانی تربێن هەرچەندە سەدرە دەبان ئەڵێ نەخێر کوتلەی زۆرینە شتێکی تێکەڵە ئەبێت لە شیعە و لە سونە و لە کورد
ئەوەی کە وەکو ئەوە پەیمانەتێکی ئێستا هەیەی بەڵام ژمارەکانی دیارە بەشی ئەوە ناکات کە بتوانێت پرۆژەکە دەست پێ بکات. باشە. سەیری هەردوو مبادرەکە ئەەکەی تا ڕادەیەکی زۆر هەردوولا لە شوێنی خۆیەتی بە هەمان شێوەی کە تاکو ئێستا وەزعی یەکێتی و پارتی لەسەر سەرۆک کۆمار هەر لە شوێنی خۆیەتی هیچ شتێک بەرەو پێشەوە نەڕۆشتوە تاکو ئێستا. باشە. ئەوەی کە ئەیبینین مەسەن بە تایبەتی مۆڵەتدان درێژکردنەوەی مۆڵەتە درێ بە چوارچێ هەماهەنگی مۆڵەتە درێ بە سربەخۆکان ینی ئەم جۆرە لە مامەڵەکردن لەگەڵ ئەم پرۆسە گرنگەیە کە ئێستا چەقی بەستووە لە عێراقا ئەمە جۆرێک لە درێژکردنەوەی ئەم بارودۆخە نییە چکە هیچ یەکێکیان ناتوانن بگەنە دەرەنجامێکی جێگیری یاخود دەرەنجامێکی ڕاستەقینە سەبارەت بە دەرچوون لەم تەنگەژەیە. ینی ئەم درێژکردنەوەیە مەبەستیان لێ چییە زیاتر بابەتەکە درێژەکەم لە کاتێکە لەوانەیە ئاسۆ ڕوون بێ لە بەردەم هەرێکێک لەوانەیە کە ئەگەر درێژیشیکەنەوە گەر ڕێکەوتن نەبێ خۆ هیچ شتێک بە شتێک ناکرێت. ینی بەڕاستی ئەوەی کە ئەیبینین بێڕێزیە بەرامبەر دەستور بێڕێزیە بەرامبەر ویستی هاوڵاتیان کە پێش خەریکە بێتە ساڵێک ماوەی 6 مانگ زیاترە دەنگیان ناوە تاکو ئێستا کەس نەیانتوانیوە ئەو ویستی گۆڕانکاری کە لایەن هاوڵاتیانەوە هەبوو تەرجەمە بکرێ بۆ حکوومەتێکی بەهێز یاخود بۆ پرۆسەیەکی سیاسی نوێ. هەموو لایەنەکان ئیسباتیان کرد تقریبەن بەبێ لایەنە ئەساسیەکان بۆ مەقسەدم ئیسباتیان کرد کە بەرژەوەندی خۆیان زۆر لە بەرژەوەندی هاوڵاتی و تەوقیتاتی دستوری و ڕێزگرتن لە دەستور و لە یاسا گرنگترە. هەر لایەنێک بەرژەوەندی خۆی نەبینێت لە هەرچ پرۆسەیەک مانەعینیە هەموو شتێ بایکۆتکات و هەموو شتێ ڕاگرێ و بۆی کە ئێستا ئەیبینی. باش. شتێکی تر هەیە کاک هیوا ئەوەیە ئێستا ئەنیوا لێک هەدرێتەوە ئەگەر هاتوو ئەم بارودۆخە بەم شێوە بەردەوام بێ پێدەچێت بژاردەیەکیش بێتە پێشەوە بەوەی کە ئەم حکوومەتی ئێستا بە سەرۆکایەتی مستەفا کازمی درێژە پێ بدرێ. ئەنی شتێکی وا ئەگەری هەیە کامیان زیاتر ئەگەر شتێکی وا بێتە ئاراوە کام لایەنیان زیاتر معارزە بن بۆ ئەم بابەتە. بەڕێی من عملیە نەسەوای لێ هاتووە ئێستا مستەفا سەرۆک وەزیرانە مستەفا کازمی سەرۆکی وەزیرانە بەردەوامە بێت لە کاری خۆی تا حکوومەتێکی تر پێکێت تا ئەم چەقبەستویە بەردەوام بێت. حکوومەتی ئێستا بەردەوامە لە کارەکانی بۆیە ینی عملیەن وای لێ هاتوو هیچ لایەنێکیش پێ ناچێت کە بتوانێت ڕاستە باسی ئەەکەن کە ئەبێ گۆڕانکاری هەبێت ئەبێ حکوومەت بگۆڕێت و ئەلەم قسانە بەڵام کەسی تا ئەم لەحزەیە نەیتوانیوە ئەو حکوومەتە پێک بێنێت بۆیە بە شێوەیەکی غێرە مباشر هەموو لایەنەکان ڕازین بە وەزایکە ئێستا هەیە و احتیمالیش هەیە بژاردەیەکێک کە هەر ئەو وەزا بەو شێوەی ئێستا بەردەوام بێت بە سیرکردنی لایەنەکان و ئەو با بڵێ مەودا دوورەی کە لە بینیانە هەیە و توانانەبوونیان بۆ پێکهێنانی حکوومەت یاخۆ ڕێککەوتن لەسەر بەربژێرێک احتیمال زۆرە ئەو تشکیلەیە کە ئێستا هەیە حکوومەت با بڵین ڕەنگە سەرۆکایەتی کۆماریش هەروەکو خۆی بەردەوام بێت. بەڵام خۆت ئەزانی لەوانەیە ئەوەی کە بڵێ هەم مستەفا کازمی کە سەرۆک وەزیرانە ئەوەی کە باسەکرا هەندێک لایەن داوایان دەکرد کە گۆڕانکاری بکرێت تێدا و ئەو سەرۆک وەزیرانە چیتر ناتوانێت بەردەوام بێ چونکە خۆتە زانی ئەمە جۆرێکە لە ململانەی نێوان لایەنەکان هەژمونی ئەو لایەنانەی لە عێراقا دەسەڵاتیان هەیە بە تایبەتی هەندێک دەوڵەتی ئیقلیمی و ئەمریکاش یعنی ئەمە ئەکرێ بەردەوامی بەخۆی بدا ئەم حکوومەتە چونکە لەوانە کێشەی زۆری بۆ دروست بێ چونکە لایەنێک هەیە نایە یاخود خواستی نییە بەردەوام بێ. طبعاً ئەوەی کە ئێڵێن ئێران حکوومەتی کازمی ناوێت زۆر دقیق نییە بەڕاستی بەعلەنی ڕەنگە ئێران بڵێ مستەفا کازمیمان ناوێ بەڵام بە عەمەلی ئەگەر سەیری بکەیت ئێرانیەکان خۆیان ئەڵێن استیفادەی باشمان لە حکوومەتی کازمی کردووە بە هەر دوان نمونە بینیتان موشک بارانکردنی
هەولێر وتیان لیژنە پێک دێنین، وتیان پەرلەمان بڕیارەدا، وتیان شکات لەسەر ئێرانەکەین لە مەجلیسی ئەمن و لە نەتەوە یەکگرتوەکان، هیچیان لەم شتانە نەکرد. بەس راپۆرتێکی پەرلەمان دەرچوو دەربارەی موشکبارانەکە. طبعاً لەلایەکی ترەوە چاوەڕوانەکرا راپۆرتی حکومی دەرچێت، وەزارەتی دەرەوەی عێراق شکات لەسەر ئێران قەیدکا لە ئەمم متحیدە، هیچ لەم شتانە نەکرا. ئەمە بچووکترین نمونەیە. وەکو تریش پەیوەندی خراپ نەبووە لەگەڵ ئێرانیەکان، ئەوە لەگەڵ سعودیەکان خەریکە بینیان چاکە کاتەوە، لە کڕینی غاز لە زۆر شتی تر ناتوانێت لە چوارچێوەی خواستی یاخود ویستی ئێران دەرچێت. بۆیە ئێرانیەکان ڕەنگە بڵێن ئەومان لە میدیای خود لە شوێنی تر باس لە مستەفا بکەن، مستەفا کاظمی، بەڵام بە عەمەلی زۆر دژی نین. ئەویش عەمەلیەن زۆر دژی ئێران نەبووە. بەڵێ دوا پرسیارم کاک هیوا، ئەگەر هاتووەم تەنگەژە سیاسیە و ئەم چەقبەستۆ سیاسیە بەردەوامی هەبێ، پێتوان نییە سەرپکێشێ بۆ تەنگەژەی ئەمنیش یاخود کێشەی ئەمنیش دروست بکات لە دوای خۆیەوە، یاخود نەخێ لایەنەکان ینی ڕازین بەوەی کە ئەم بەم شێوەیە بمێنێتەوە، بەڵام لایانی ئەمنی لە عێراقا تێکچوون بەخۆیە نەبینێ. بێگومان بە تایبەتی لە ناوەڕاست و لە باشووری عێراق، ناوەڕاست و باشووری عێراق وەک کوردستان نییە. لە کوردستان دوو زۆنمان هەیە، زۆنی زەرد و زۆنی سەوز. هێزەکان تێکەڵ نین، حزوری ئەمنی هەردوو لا تێکەڵ نین، پێشەکدارانی دوو حزبەکە یاخود پێشمەرگەی دوو حزبەکە دوورن لە یەکتری. ئەوەی کە لە ناوەڕاست و باشووری بینین هەمان وەزعی کوردستانە پێش شەڕی ناوخۆ کە تێکەڵ بوون لە یەک گەڕک لە یەک شوێن هەموو لایەنەکانی لێبوو، تاکو ئێستا ئەم شەڕیان نەکردووە. خەڵک زۆر تەوەقوعەکە کە بیکەن بۆ یەکلاکردنەوەی دەسەڵات لە ناوچە جیاکانی ناوەڕاست و باشووری عێراق. هەر بۆیە احتیمال زۆرە کە ئەگەر بەو شێوەیە وەزە بەردەوام بێت، بە نەتیجە هەیە هەموو لایەنەکانی کە هەن کە ئیمڕۆ ئایان بینین لە پرۆسی سیاسی، بە تایبەتی شیعەکان هەمووشی چەکداری هەیە، میلیشیان هەیە، ئێرانیان هەیە، لایەنێک ئێران پشگیری ئەکا لەسەر حسابی لایەنێکی تر، احتیمال زۆرە باری ئەمنی تێک بچێت و ڕەنگە ببێتە شەڕیان لەسەر جادە و لە شارەکانی ناوەڕاست و باشووری عێراق. زۆر سپاس بۆ بەڕێز هیوا عوسمان ڕۆژنامەنووس کە ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵمان نابووی. سپاس بۆی کە بەشداری ئەم گفتوگۆیەت کرد.